جوولەکە و دیانەکان لاپەڕا 106 دوای باسکردنی شوێنکەوتوانی فیرعون دەگەینە باسی بەنو ئیسرائیل و نەتەوەکانی تر کە ئاینی جوولەکە و دیانیان هەڵگرت بوو. ئەوانە هیچ گومانیان لێ ناکرێ کە باوەڕیان بە خودای جیهانیان نەبوو بێ یا باوەڕیان بە خودایەتی پەروەردگارەتی ئەڵڵا نەبوو بێ. هەر ئەمە بەسە بۆ بەبەڵگە کە قورئان بە خاوەن کتێبیان دادەنێ، بەڵام ئەو پرسیارەی بە مێشکی توێژەرەوەدا دێت ئەوەیە باشە بێ ئەملا ئەولاکردن دەبێ ئەولادانە فکری و کرداریانە چی بن لە بابەت پەروەردگارێتیەوە کە قورئانی پیرۆز ئەمانەی لە ڕیزی گومڕایان هەژمار کردوون. وەرامی کورتیە و پرسیارە هەر لە قورئاندا هەیە لەو ئاەتە پیرۆزەی لە سوورەی ئەلمائیدا ئاەتی 77 کە دەفەرموێت: قل يا أهل الكتاب لا تغلوا في دينكم غير الحق ولا تتبعوا أهواء قوم قد ضلوا من قبل وأضلوا كثيرا وضلوا عن سواء السبيل. واتە ئەی محەممەد بە جوولەکە و دیانەکان بڵێ کە خاوەنی کتێبی خوداین لە دینەکەتاندا بە ناڕەوا زیادەڕەوی مەکەن و شوێن هەوا و ئارەزووی کەسانێک مەکەون کە پێشتر گومڕابوون و خەڵکی زۆریشیان لەگەڵ خۆیاندا گومڕا کرد و لە ڕاستەڕێ دەرچوون. لەم ئاەتەدا دەردەکەوێ کە گومڕایی ئەوانەش لە بنچینە و بنەڕەتدا هەر هەمان ئەو گومڕاییە کە نەتەوەکانی پێشتر تێکەوتبوون. سەرباری ئەوەش گومڕاییەکی ترە کە زیادەڕەوی بوو لە ئایندا. ئێستا ئێمە دەبینین کە چۆن دوای ئەمە قورئان ئەو شێوە گشتی ڕوون دەکاتەوە و درێژەی پێدەدات. پەروەردگار لە سوورەی ئەت-تەوبە دەفەرمێ: وقالت اليهود عزير بن الله وقالت النصارى المسيح ابن الله. واتا جوولەکەکان گوتیان پێغەمبەر عوزەیر کوڕی خودایە و دیانەکانیش گوتیان پێغەمبەر ئیسا کوڕی خوایە نەعوذ بالله. پەروەردگار لە سوورەی ئەلمائیدا ئاەتی 72 دەفەرموێت: لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم وقال المسيح يا بني إسرائيل اعبدوا الله ربي وربكم إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار. وتا بەڕاستیەوانی کە گوتیان خدا خۆی ئیسا کوڕی مەریەمە بەو قسەیەیان کافر بوون. ئیسا فەرمووی ئەی بەنی ئیسرائیل تەنها خدا بپەرستن کە پەروەردگاری من و ئێوەیە. یان پەروەردگار لە سوورەی ئەلمائیدا ئاەتی 73 دەفەرمێت: لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة وما من إله إلا إله واحد وإن لم ينتهوا عما يقولون ليمسن الذين كفروا منهم عذاب أليم. وهر لسورة المائدة آياتي 116 دفرميت: وإذ قال الله يا عيسى ابن مريم أنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله قال سبحانك ما يكون لي أن أقول ما ليس لي بحق إن كنت قلته فقد علمته تعلم ما في نفسي ولا أعلم ما في نفسك إنك أنت علام الغيوب. واتا بەڕاستی ئەوانەی گوتیان خدای گەورە یەکێکە لە سێ خودایەکان مەبەستیان خدای گەورە سەیدنا عیسا و سەیدە مەریەمە کە هەر سێکیان بەخوا دادەنێن. کافر بوون. هیچ خدای جگەل لە خدای یەکتا و تاقانە نییە. ئەو کاتەی کە لە ڕۆژی قیامەتدا خدای پەروەردگار دەفەرمێت: ئەی ئیسای کوڕی مەریەم ئەوە تۆ بە خەڵکیت گوتووە کە من و دایکم لە جیاتی خدا بە خدا دابنێن؟ سەیدنا عیسا عەلەیهی سەلام دەفەرمێت: پاچی بۆ تۆ ئەی خدایە، بۆ من نەهاتووە و نابێ قسەی وا بکەم کە شایەنی من نەبێ. پەروەردگار لە سوورەی ئالی ئەمران ئاەتی 79 و 80
دەفەرموێت ما كان لبشر أن يؤتيه الله الكتاب والحكم والنبوة ثم يقول للناس كونوا عبادا لي من دون الله ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون ولا يأمركم أن تتخذوا الملائكة والنبيين أربابا أيأمركم بالكفر بعد إذ أنتم مسلمون واتە ناگونجێ و ڕێی تێناچێ کەسێک خودای گەورە کتێبی بۆ بنێرێ و حکمی بداتە دەست و پێغەمبەراتی پێ ببەخشێ اینجا بە خەڵکی بڵێت وەرن ببنە بەندەی من لە جیاتی بەندایەتی خوددا بەڵکو پێیان دەڵێت ببنە خوددا پەرست و بەندەی خوددا بەو هۆیە کە کتێبی خوددا دەخوێنێتەوە و خەڵکیش فێر دەکەن و بۆی نییە و ناکرێ فەرمانتان پێبدات کە فریشتە و پێغەمبەران بکەن بە پەروەردگار و لە جیاتی خودای گەورە دایانێن چۆن دوای ئەوەی بوون بە مسلمان فەرمانی کوفرتان پێدەکات لەم ئاەتانە دەردەکەوێت کە نەتەوە خاوەن کتێبەکان جوولەکە و دیانەکان گومڕاییان لەوەدا بوو یەکەم زیاد لە پێویست ڕێزیان لە گیانە پیرۆزەکان وەکو پێغەمبەران و پیاوچاکان و فریشتەکان دەگرت کە لەبەر پلەپایی ئاینیان شایانی ڕێزدێگرتن و بە گەورەگرتنن بەڵام ئەهلی ئەم دوو ئاینە ئەوانیان ئەوەندە بەرز دەکردەوە تا دەیان گەیاندنە پلەی خودایەتی و هاوڵی خودا و بەشدار لە هەڵسوڕاندنی ئەم بوونەوەرە اینجا لەمەوە بۆ هانا بۆ بردنیان و پەرستنیان چونکە وا حاڵی ببوون کە ئەم بەڕێزانە لەو دیوی سروشتەوە لە پاڵ خودای گەورەدا بەشێکیان لە دەسەڵاتی خودایەتی ئەلئولوهیە پەروەردگارێتی ڕوبوبیەدا هەیە وایان دەزانی کە ئەوانیش دەتوانن لێیان خۆش بن و یارمەتیان بدەن و بیان پارێزن دووەم اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله واتا جوولەکە و دیانەکان حبر و ڕاهیبەکانی خۆیان پیاوانی دینی خۆیان لە بری خوددا دانابوو کردوبیانن بە خودای پەروەردگاریان بەوەی کردوبیان نە قسە ڕۆیشتوو بەواتایەکی دی ئەوانەی کە لە ئایندا هیچ ئەرکێکیان نەبوو تەنها ئەوەنە بێ یاساکانی خوددا فێری خەڵکی بکەن و پاچیان کەنەوە بە گوێرەی ڕەزامەندی پەروەردگار ئەوانیان بەرز دەکردەوە بەرەبەرە تا گەیاندنیان ڕادەیەک چی ویست بەیان بۆیان حەڵال دەکردن و بە ئارەزووی خۆشیان شتیان لێ قەدەغە دەکردن و فەرمانیان پێدەکردن و بەرهەڵستیان دەکردن بێ ئەوەی بەڵگەیەکیان لە کتێبی پەروەردگار هەبێت هەر ئەوانەش بەرنامە و ڕێباز و دابوو نەریتیان بۆ دیاری دەکردن بەم شێوەیە ئەوانە کەوتنە ناو ئەو دوو جۆرە گومڕاییەی کە پێش ئەوان نەتەوەی سەیدان نوح و ئیبراهیم و عاد و ثەمود و خەڵکی مەدیەن و ئەوانی دی تێکەوتبوون کە فریشتە و پیاوچاکەکانیان کردبووە هاوڵی پەروەردگار یان لەو لایەنەوە کە لە سیفەتی پەروەردگارێتیدا لەو دیوی سروشتەوە بەزاڵ و دەستڕۆیشتیان دادەنا ئاوا هەموو بنەماکانی مەبادی سیاسی و یاسایی و شارستانی و کۆمەڵایەتی و ڕەوشت و دابوونەریتیان لەو مرۆڤانەوە وەردەگرت بێ گوێدانە ئەوەی داخۆ پەروەردگاری گەورە ڕێی پێداوە یان نا یان ئایا بڕیار و یاسا و ڕێساکانیان لەگەڵ وەحی پەروەردگاردا یەکدەگرنەوە یان نا تا گومڕاییان گەیشتە ڕادەیەک قورئان لە سوورەی ئەننیسا ئایەتی 51 دەفەرموێت ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يؤمنون بالجبت والطاغوت ويقولون للذين كفروا هؤلاء أهدى من الذين آمنوا سبيلا واتا ئایا نابینی ئەوانەی بەشێک لە کتێبی خوددا تەوراتیان پێدرابوو باوەڕ بە جیبت بت و جادوگەری و تاغوت حاکمی یاسا دەهێنن پەروەردگار لە سوڕەی ئەلمائیدا ئایەتی 60 دەفەرموێت قل هل أنبئكم بشر من ذلك مثوبة عند الله من لعنه الله وغضب عليه وجعل منهم القردة والخنازير وعبد الطاغوت أولئك شر مكانا وأضل عن سواء السبيل واتا بڵێ هەواڵی ئەوانەتان بدەمێک کە لە لای پەروەردگاری گەورە زۆر لەوە خراپترن
ئەوانەی خوددا نەفرەتی لێکردوون و ڕقی لیان هەستاوە و هەندێکیانی کردووە بە مەیمون و بەراز و هەندێکی تری کردوون بە کۆیلەی تاغوتان ئەمانە گومڕایی دنیایان و خراپترین جیان لە دۆزەخدا دەبێت وشەی جبت وشەیەکی گشتگیرە بۆ هەموو شتێکی سووک و بێناوەڕۆک بەکاردێ وەک سیحر و نوشتە و خەبەردانی غەیب و ڕەشبینی و گەشبینی و کاریگەری بەدەر لە یاسای سروشتی تاغوتیش بریتە لە هەر تاچێک یا چینێک یا بەڕێوبەراتیەک لە ڕێبازی خوددا دەرچوو بێت و سنوورەکانی بەنداتی بەزاند بێت و داوای خودایەتی ئەلئولوهیە و پەروەردگارەتی کرد بێت جا کە جوولەکە و دیانەکان تووشی ئەو دوو جۆرە گومڕاییە بوون کە باسمان کرد ئیدی لەلایەکەوە هەرچی بیرولۆچنی پڕ و پوچ و ئەفسانەی ئەو کاتە هەبوو خزایە ناو دڵ و مێشکیانەوە لەلایەکی تریشەوە لە بەندایەتیکردنی زانا و شێخ و چینی سۆفی و پیاوچاکانەوە بەرەبەرەدا خزانە ناو بەندایەتیکردنی ستەمکار و سەرۆک و گەورەکانیان کە بە ئاشکرا سنووری پەروەردگاریان شکاند بوو یاخی بووبوون. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هاوڵ پەیداکەرانی عەرەب لاپەڕا 111 کە یەکەم جار قورئانی پیرۆز لەگەڵ هاوڵ پەیداکەرە عەرەبەکاندا دووە کە دوا پێغەمبەری خودایان صلی الله عليه وسلم بۆ هاتبوو ئەوانیش لە چەند جۆرێکی گومڕاییدا بوون. بزانین گومڕاییەکەیان لە چ جۆرێک بوو لە بابەتی ئولوهیە یان ڕوبوبیەدا ئایا خودای گەورەیان نەدەناسی یا ئەوەتە هەر باوەڕیان بەبوونی نەبوو جا بۆ ئەو پێغەمبەریان بۆ نێردرابێت تا باوەڕ بەبوونی خودایان لە دڵدا بڕوێنێت ئایا ئەڵڵایان بە پەروەردگار و خودای هەموو جیهانیەکان نەدەزانی جا قورئانیان بۆ بنێرێ تا بڕوایان بە خودایەتی و پەروەردگارێتی ئەڵڵا لەلا دروست بکات یا ملکەتی خودایان نەدەکرد و نەیان دەپەرست یا نەیان دەزانی کە خوددا بیسەری پاڕانەوەکانیانە و دەتوانێت پێداویستیەکانیان جێبەجێ بکات ئایا وایان دەزانی کە لات و عوزا و مەنات و هوبەل و خوددا داتاشراوەکانی دی لە ڕاستیدا بەدیهێنەر و خاوەنی ئەم گەردونەن و ڕۆزیدەر و کار هەڵسوڕێنەر و بەڕێوبەرن یا بڕوایان وابوو کە ئەم خوددا داتاشراوانە سەرچاوە یاسا و چاوجی ڕێنمونی و ئامۆژگاریکردنن لە کاروباری شارستانیەت و ئاکاردا ئەگەر بۆ وەرامی هەر یەک لەو پرسیارانە بگەڕێنەوە بۆ قورئان ئەوە وەرامی هەمویان بەنەخێر دەداتەوە و بۆمان ڕوون دەکاتەوە کە هاوڵ پەیداکەرانی عەرەب نەک هەر باوەڕیان بەبوونی پەروەردگار هەبووە بەڵکو دەیانزانی کە ئەڵڵا بەدیهێنەر و پەروەردگار و خاوەنی هەرە بەرزی ئەم بوونەوەرەیە بە بتەکانیشەوە و ملکەتیشیان بۆ خودای گەورە دەکرد لەوەی کە خودایە و پەروەردگارە خودای گەورە ئەو زاتە هەرە بەرزە بوو کە لە کاتی تەنگانەدا پەنایان دەبردەبەر و نکوڵیان لەوە نەدەکرد بیپەرستن و ملکەتی بن هەروەها دەربارەی بت و خواکانیان باوەڕیان وانە بوو کە بەدیهێنەری بوونەوەرن یاخود ڕزق و ڕۆزیدەری مرۆڤن یا ئەوان لە مەیدانی سیاسەت و یاسای بەڕێوبەرێتی شارستانیەتدا ڕێنمونیکار و چاوساغیانن ئەم ئاەتانە شادی ئەم ڕاستیە دەدەن پەروەردگار لە سوڕەی ئەلمؤمنون ئاەتی 84 تا 90 دەفەرموێت قل لمن الأرض ومن فيها إن كنتم تعلمون سيقولون لله قل أفلا تذكرون قل من رب السماوات السبع ورب العرش العظيم سيقولون لله قل أفلا تتقون قل من بيده ملكوت كل شيء وهو يجير ولا يجار عليه إن كنتم تعلمون سيقولون لله قل فأنا تسحرون بل أتيناهم بالحق وإنهم لكاذبون وتا أي محمد پیان بڵێ ئەم زەویە و کەسانێک کە تیایدا هیچەیە ئەگەر دەزانن لە وەرامدا دەڵێن هی ئەڵڵایە بڵێ ئەدی بۆ پند و ئامۆژگاری لێوەرناگرن بڵێ چێ بەدیهێنەری ئەو حەوت ئاسمان و ئەو عەرشە گەورەیە دەڵێن خودایە بڵێ کەوا بۆ لە سزای ناترسن چونکە بڕیار دەدەن و دواییش بدەپەرستن بڵێ چێ خەزێنە و موڵکی هەموو شتێکی لەدەستە و خاوەن ئەمانە ئەوەی مەبەستی پێ پەنای دەدا ئەگەر پەنای بۆ ببا بەڵام کەس لەو پەنا نادرێت ئەگەر دەزانن پێم بڵێن لە وەرامدا دەڵێن هەر ئەڵڵایە ئەوەی بەدەستە پێیان بڵێ باشە چۆن لەگەڵدان پێدانانتان بە یەکتایی خوددا خۆتان دەخەڵەتێنن و لە ڕێی حەق لا دەدەن و
شتی دیکە دەپەرستن. ئێمە بەڵگەی تەواومان لەسەر یەکتایی خوددا بۆ هێنانەوە، بەڵام ئەوان نەفامانە و چەواشەکارانە هاوڵیان بۆ خوددا پەیدا کرد. پەروەردگار لە سوورەی یونس ئاەتی 22-23 دەفەرموێت: هو الذي يسيركم في البر والبحر حتى إذا كنتم في الفلك وجرين بهم بريح طيبة وفرحوا بها جاءتها ريح عاصف وجاءهم الموج من كل مكان وظنوا أنهم أحيط بهم دعوا الله مخلصين له الدين لئن أنجيتنا من هذه لنكونن من الشاكرين فلما أنجاهم إذا هم يبغون في الأرض بغير الحق يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم متاع الحياة الدنيا ثم إلينا مرجعكم فننبئكم بما كنتم تعملون. واتا خدایا کەشتی بۆ وەدی هێناون تا لە وشکایی پێی بڕۆن وەکو ئەسپ و بارجیل، عەقڵی پێداون تا کەشتی بۆ ناو ئاو دروست بکەن. هەرچەندە کاتێک لە ناو کەشتیدا دەبن و بایەک دێت و دەیانبات پێی دڵخۆش دەبن، ئەگەر لە ناکاو بایەکی توند هەڵی کرد و لە هەموو لایەکەوە شەپۆڵی گەورەیان بۆ هات، گومانیان بۆ دروست بوو کە بە هیلاک دەچن، ئەوە پشت لە بتەکان دەکەن و پڕ بە دڵها ناو هاواری خوددا دەکەن. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئینسان لە تەنگانەدا بە فیتڕەوە دەگەڕێتەوە لای خوددا، بۆیە پارانەوەی ناچار گیرایە ئەگەر کافریش بێت. جا دەبیندرێت دەڵێن خوددایە ئەگەر ئەمجارە لەم سەختی و ناهەمواری ڕزگارمانکەی ئەوە سوپاسگوزاریت دەبین و دەتپەرستین کە خوا ڕزگاریان دەکات، دەبینی دیسان هاواری غەیری خوا دەکەنەوە و کردەوەی خراپ و نابەجێ ئەنجام دەدەن. پەروەردگار لە سوورەی ئەلئیسراء ئاەتی 67 دەفەرموێت: وإذا مسكم الضر في البحر ضل من تدعون إلا إياه فلما نجاكم إلى البر أعرضتم وكان الإنسان كفورا. واتا کاتێک لەناو دەریادا دەبن و ترسان لە خنکان و فەوتان ڕووتان تێدەکات، وێڵ دەبن بە دوای فریاد ڕسێکدا، ئەوجا دڵنیاش دەبن کە غەیری پەروەردگار کەس بەها ناتانەوە نایەت، کەچی کە قورتارتان دەکات و دەگەنەوە سەر وشکانی پشت لە پەروەردگار دەکەنەوە و گوێ بە وەحیەکانی نادەن. بەڕاستی مرۆڤ کوفرانە بژێرە. پەروەردگار لە سوورەی ئەز-زومەر ئاەتی 3 دەفەرمێت: والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربنا إلى الله زلفى. واتا بەڕاستی بتپەرستەکان دەڵێن ئێمە بۆ ئەوە ئەو بتانە دەپەرستین تا پلێک لە خودامان نزیک بکەنەوە و بۆمان بپاڕێنەوە و داوای لێخۆشبوونمان بۆ بکەن. ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله. واتا دەڵێن ئەوانە تکاکارمانن لە لای پەروەردگار. هەروەها عەرەبەکانی جاهیلیەت وا لە بتەکان نەدەگەیشتن، وەک ئەوەی بڵێن لە کاروباری ژیانمانە ڕێنماییمان دەکەن. خدای گەورە لە سوورەتی یونسدا فەرمان بە پێغەمبەرەکەی دەکا کە محەممەدە صلى الله عليه وسلم کە بفەرمێت: قل هل من شركائكم من يهدي إلى الحق قل الله يهدي للحق. واتبها والبيدا كركان بڵێ ئایا بتەکان هیوایان تێدا کە ڕێنمای کەس بکات بۆ ڕێ ڕاست؟ خدای گەورە بەم پرسیارە بێدەنجی کردن، کەس نەیتوانی بڵێ بڵێ. تیاندا هەیە ڕێنیشان دەربێ وەکەوەی بڵێ لات و عوزا و مەنات و ئەوانی تر لە بیر و لۆچون و ڕەفتاردا ڕێنیشان دەرمانن، یاخود بنەماکانی مەبادیع دادگەری و ئاشتی و ئاسایشمان فێر دەکەن و ئێمەش لە کانیاوی ئەو زستانەوە ڕاستیە سەرەکیەکانی بوونەوە فێر دەبین. لەو کاتەدا خدای باڵا دەست بە پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم لە سوورەی یونس
ئاەتی 35 دەفەرموێت قل هل من شركائكم من يهدي إلى الحق قل الله يهدي للحق أفمن يهدي إلى الحق أحق أن يتبع أم من لا يهدي إلا أن يهدى فما لكم كيف تحكمون واتە پێیان بڵێ خدای گەورە ڕێڕاست نیشان دەدا باشە ئەوەی ڕێڕاست نیشان دەدا شایەنترە شوێنی کەوی یا ئەوەی ڕێنیشان دەرنیە و مەگەر ڕێ پێنیشان بدرێ ئەرێ ئەوە چیتانە ئەمە چۆن حکمێکە کە خدای باڵادەست و بتەکانتان لە دەسەڵات و شوێن کەوتندا دەکەنە یەک دوای ئەم دەقە قورئانیانە دەمێنێتەوە داوای وەرامی ئەو پرسیارە بکەین کە باشە دەبێ هۆی گومڕایی هاو بەش پەیداکەرانی عەرەب لە بابەت پەروەردگارێتی و چی بوو بێت کە خدای گەورە پێغەمبەری خۆی بۆ ناردن تا بەرەو ڕێی ڕاستیان بهێنێتەوە بۆچی ئەم کتێبە ڕاستەی بۆ ناردن تا لە تاریکی و بەرەو ڕووناچی بیان هێنێتەوە ئەگەر بەقوڵی لە قورئان وردبینەوە ئەوە لە کردەوە و بیر و لۆچوونیاندا دەگەینە دوو جۆر گومڕایی کە لە دێ زەمانەوە لە ناو نەتەوە نەفامەکاندا هەبووە ئەوان لەلایەکەوە لە بابەت پەروەردگارەتی خودایەتی بەسەر ئەو دیوی سروشدا چەند بت و خوداوەندێکیان کرد بۆ هاوڵی پەروەردگار و وایان دەزانی کە فریشتە و پیاوچاکان و ئەستێرەکان لە هەندێک لایەنەوە بێ بەکارهێنانی یاسای هۆکاری نیظام العلل والأسباب دەسەڵاتیان لەم بوونەوەرەدا هەیە لەبەر ئەوە لە پارانەوە و دروشمە پەرستنەکان و پشت بێبەستنەکاندا نەدەگەڕانەوە بەتەنها بۆ لای پەروەردگار بەڵکو بۆ خوددا داتاشراوە هەڵبەستراوەکانیشیان دەگەڕانەوە لەلایەکی ترەوە لە بابەت پەروەردگارەتی لە مەیدانی سیاسەت و یاسا و ڕێسایی شارستانیەتدا بیریان بۆ ئەوە نەدەچوو کە هەر خودای باڵادەست پەروەردگارە و بەس بەڵکو پێشەوە ئاینی و سەرەکخێڵ و گەورەکانیان لەو ڕۆوە کردبوو بە پەروەردگار و لەوانەوە بەرنامە و یاسای ژیانیان وەردەگرت جا لەبارەی گومڕایی یەکەمیانەوە قورئانی پیرۆز لە سوورەی ئەلحەج ئاەتی 11 تا 13 ئەو شاهدیە دەدا و دەفەرموێت ومن الناس من يعبد الله على حرف فإن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين يدعو من دون الله ما لا يضره وما لا ينفعه ذلك هو الضلال البعيد يدعو لمن ضره أقرب من نفعه لبئس المولى ولبئس العشير وتا هەندێک کەس هەن لە لای بلابەلاوە خوددا دەپەرستن لە کەنارێکەوە خوددا دەپەرستن و نەهاتوونەتە ناو دینەکەوە وەکو بڵێ گومانیان لە دڵدا ماوە و لە ناخیاندا جارێ قەناعەتیان پێی نەکردووە ئەگەر خێر و بێرێکی پێ بگات ئەوە لەسەر خواپەرستی بەردەوام دەبێت ئەگەر تووشی تاقیکردنەوە و ناخۆشیەک بێت ئەوە لە دین وەردەگەڕێ خەسارەتمەندی دنیا و قیامەت دەبێ ئەمێ خەسارەتی ئاشکرا لە شتێک دەپارێنەوە کە نەقازانز دەگەێنێ و نەزیان ئەمەش ئەو پڕی گومڕاییە داوا لە شتێک دەکات کە زیانی نزیکترە لە قازانج بەوەی لە دنیادا تووشی سەرشۆڕیان دەکات و ئەوەی دەشیانەوێت لە قیامەت بۆیان بپارێتەوە بەدەستیان نایەت ئەمانە خراپترین پشتیوان و هاودەمن پەروەردگار لە سوورەی یونس ئاەتی 18 دەفەرموێت ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله قل أتنبئون الله بما لا يعلم في السماوات ولا في الأرض سبحانه وتعالى عما يشركون واتا جگەل لە پەروەردگار شتانێک دەپەرستن کە نە زیانیان پێدەگەن و نەقازاند دەڵێن ئەوانە تکاکارمانن لای خودای گەورە تا لە تاوانمان خۆش بێت بڵێ باشە هاوڵێک بە خوددا دەناسێنن کە خودای گەورە نە لە ئاسمانەکان و نە لە زەویدا نایناسێت و نازانێت لەکوێوەیە پاچی و بێگەردی بۆ پەروەردگار خوددا لەم شتە پڕ و پوچانەوە دوورە
پەروەردگار لە سوڕەی فوسیلەت ئایەتی 9 دەفەرمێت: قل أئنكم لتكفرون بالذي خلق الأرض في يومين وتجعلون له أندادا ذلك رب العالمين. واتە بڵێ ئایا ئێوە باوەڕ بەو کردگارە ناهێنن کە زەوی لە ماوەی 2 ڕۆژدا بەدیهێناوە چۆن هاوشانی بۆ دادەنێن؟ پەروەردگار لە سوڕەی ئەلمائیدا ئایەتی 76 دەفەرموێت: قل أتعبدون من دون الله ما لا يملك لكم ضرا ولا نفعا والله هو السميع العليم. واتە بڵێ ئایا لە غەیری خوددا شتێک دەپەرستن کە توانای خێرپێدان و زەرەر لێدانی بۆتان نییە و ڕوو لەو خوددایە وەردەجێڕن کە گوێی لە قسەکانتانە و ئاگای لە حاڵ و کاروبارتانە؟ پەروەردگار لە سوڕەی ئەز-زومەر ئایەتی 8 دەفەرموێت: وإذا مس الإنسان ضر دعا ربه منيبا إليه ثم إذا خوله نعمة منه نسي ما كان يدعو إليه من قبل وجعل لله أندادا ليضل عن سبيله قل تمتع بكفرك قليلا إنك من أصحاب النار. واتە کە مرۆڤ تووشی بەڵاو موسیبەتێک دەبێت یەکسەر هانا و هاوار بۆ خودای پەروەردگار دەبات کە خودایە وا گەڕامەوە و پەشیمانم، خودایە بێ بە هاوارمەوە، کەچی کە دەچێت بە هانایەوە و نیعمەتی خۆی پێدەبەخشێت. لە جیاتی شوکرانەبژێری ئەوەش فەرامۆش دەکات کە پێشتر هەر ئەم بوو هانای هەر بۆ ئەو خودایە بەدەسەڵاتە دەبرد. سەرباری ئەم سپڵەی و بێوەفاییەش دەیبینیت هاوڵی بۆ خودای پەروەردگار داناوە، دەیبینیت بەرنامە و ڕێبازێکی تری غەیری وەحی خودای گرتۆتە بەر تا خەڵکی تووشی گومڕایی بکات. پەروەردگار لە سوڕەی ئەن-نەحل ئایەتی 53 تا 56 دەفەرموێت: وما بكم من نعمة فمن الله ثم إذا مسكم الضر فإليه تجأرون ثم إذا كشف الضر عنكم إذا فريق منكم بربهم يشركون ليكفروا بما آتيناهم فتمتعوا فسوف تعلمون ويجعلون لما لا يعلمون نصيبا مما رزقناهم تالله لتسألن عما كنتم تفترون. واتە هەر نازوو نیعمەتێکتان هەبێ هەر لە خودداوەیە، کاتێ تووشی ناخۆشی دێن هاوار وەبەر ئەو دەبن کە ناخۆشیەکەی لەسەر لابردن، ئەوە کۆمەڵێکتان لێی هەڵدەگەڕێنەوە و دەڵێن فڵانە شێخ و پیاوچاک یا فڵانە بت بوو ئەو ناخۆشیەی لەسەر لاداین و ئەو نیعمەتەش لەو بتانەوە چاوەڕێ دەکەن. ئەگەر وا بکەن لە ڕۆژی دواییدا دەزانن خوددا چیتان بەسەردێنێ. ڕۆزی ئێمە پێمان داون کەچی لە پێناوی ئەو بتانەدا دەیبەخشن و پشکی بتەکانیانی لێ دەردەکەن. سوێن بە پەروەردگار لە ڕۆژی دواییدا لە ورد و درشتی ئەو چەواشەکاری و درۆ و دەلەسەیە لێتان دەپرسرێتەوە. بەڵام سەبارەت بە جۆری دووەم لە گومڕاییان ئەوە قورئانی پیرۆز لە سوڕەی ئەل-ئەنعام لە ئایەتی 137 بەم شێوەیە شایەتی و گەواهی دەدات و دەفەرموێت: وكذلك زين لكثير من المشركين قتل أولادهم شركاؤهم ليردوهم وليلبسوا عليهم دينهم ولو شاء الله ما فعلوه فذرهم وما يفترون. واتە هەروە گەورە پیا و سەرۆخێڵانی عەرەب زیندە بە چاڵکردنی کچەکانیان لای خەڵکی پەسەند کردبوو، یاوایان فێرکردبوون کە کوڕەکانیان بکەنە دیاری بۆ بتەکان، ئەوەش بۆ هۆی ئەوەی بەهیلاچیان ببەن و دینی پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیل عەلەیهی سەلامیان لێ تێکەڵکەن و دەستکاری بکەن. ئەوەی لەم ئاەتە بەدیار دەکەوێت ئەوەیە کە مەبەست لە وشەی شوڕەکە بت و سەنەمەکانیان نییە، بەڵکو مەبەست ئەو سەرۆک و گەورە و پیاوانەیە کە کوشتنی منداڵەکانیان لە پێش چاوی عەرەبەکان جوان کردبوو. ئەو کردەوە پوچەیان
تێکەڵ بە دینی پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیل عەلەیهی سەلام کردبوو. هەروەها وا تێدەگەیشتن کە ئەو پیاوە دەسەڵاتدارانە دەسەڵاتیان بەسەر سیستەمی ئەو بوونەوەرەدا هەیە، یا بیان پەرستن و لێیان بپارێنەوە، بەڵکو ئەو دەسەڵاتدارانەیان کردبووە هاوڵی خوددا لەوەی دانیان بەوە داهێنا بوو کە شایانی ئەوەن بە ئارەزووی خۆیان بەرنامەی ژیان و یاسای شارستانیەت و کۆمەڵیەتی و ڕەوشت و ئاین دابنێن. پەروەردگار لە سوڕەی ئەش-شوڕا ئایەتی 21 دەفەرمێت: أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. واتا یان ئەوە تا چەند هاوبەشێکیان هەیە مافی یاسا و ڕێسا داڕشتنیان داونەتێ تا ڕێبازی ژینیان بۆ دابنێن و تاوانیان لە بەرچاو جوانکەن کە خودای گەورە ڕێی پێ نەداوە، ئەوەش بۆ ئەوەیە تا لەسەر ڕێبازی خوددا نەڕۆن. لە جێگای تایبەتی خۆی کە لەم کتێبەدا بە درێژی باسی وشەی دین دەکەین، ئەوەی لێرەدا بەدیار دەکەوێت ئەوەیە کە سەرۆک و گەورە پیاوان بەرنامە و یاسا و دەستوریان وەکو دینێک دادەناو بێ ئەوەی خوددا ڕێی پێدابێ و عەرەبی ئەو سەردەمە جاهیلیەش وا حاڵی ببوون کە پێویستە شوێنیان بکەون و لەسەری بڕۆن. ئەم یاسادانان و شوێن کەوتنە خۆی هاوڵ پەیداکردنێکی ڕوون و ڕووتی خودایەتی و پەروەردگارێتی ئەڵڵایە و باوەڕهێنانیشە بە شیاوێتی ئەم هاوڵ پەیداکردنە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.